خۆشەویستەکانم عەبدوڵای کوڕی بوسر ئەیگەڕێتەوە بۆمان ئەفەرمێ پیاوێک پرسیاری لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا شەرائعی خوا دروشمەکانی خوا عیبادەتەکان لەسەرم زۆر بوون شتێکم پێ بڵێ تایبەت بۆ ئەوەی دەستی پێوە بگرم ئەتەشەبەث به یعنی جیاواز لە هەموو ئینەکانی تر من زۆر وەکو بڵێ جەخت لەسەر ئەو عیبادەتە بکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا يزال لسانك رطبا من ذكر الله فرمووی با بەردەوام زوانت تەڕ بێ لە ذکری خوای پەروەردگار ذکر زۆر گرنگە خۆشەویستەکانم بۆیە خوای تعالی لە قورئانی پیرۆزە فەرمێ واذكروا الله ذكرا كثيرا وسبحوه بكرة وأصيلا ئەفەرمێ زۆر ذکری خوای پەروەردگار بکەن زۆر تەسبیحاتی خوای پەروەردگار بکەن ذکرەکان زۆر گرنگە بە تایبەتی لە هەندێک کاتە ذکر زۆر گرنگە ذکری ئێواران و بەیانیان قەت لە دەستی خۆتانی مەدەن هەندێک ئەزکارمان هەیە ذکری بەیانیان و ئێواران زۆر گرنگە ذکری دوای نوێژەکان هەلا مەکەن لە دوای نوێژەکان هەڵسن تا ذکرەکان تەواوەکەن ذکری خەوتن ذکری هەڵسان لە خەو ئەم ئەذکارانە ذکری نان خواردن ذکری حتى تەنانەت تێکەڵبوون لەگەڵ خێزانە یعنی کاروباری هاوسەرگیری ئەمانە زۆر گرنگن هەرێکی ئەزکاری تایبەتی هەیە خۆی هەیە من نەسیحەتتانەکەم یعنی چەندین کتێب لەسەر ذکر هەیە بە عەرەبی یەکێک لەوانەیش کە کراوەتە کوردی و کتێبێکی زۆر بە نرخە قەڵای موسڵمان کتێبێکی زۆر باشە هی مامۆستا حەمزە بەرزنجیە یعنی ئەمە مەبەستم چاکی کتێبەکەیە بۆیە باسیەکەم لەبەرەوەی چەند وابزانم چەند قەڵایەکی مسلمانی تر دەرچووە بەڵام ئەوەیان وا این مامۆستا حەمزە بەرزنجیە زۆر تەکید لەسەر هەندی ئەذکارەکات زۆر گرنگە من و تۆی مسلمان هەمان بێ خەڵکێکی زۆر ئەمڕۆ لەیەکە لەوەی کەوا ئەڵێ سحرم لێکراوە جادوم لێکراوە یا مەسەلەن ئەبمە چاوە یا ڕزق یعنی زۆر گلەی لەو شتانە ئەکرێ یعنی ئەو ذکرانە بەڕاستی پارێزەرە قەڵایە بۆ ئینسانی مسلمان هیوادارم ان شاء الله ئەم حەدیثە ئیسفادەی لێ بکەن و بتوانن دائما زمانتان تەڕ بێ بە ذکری خوای پەروەردگار